فڕۆکەی F16 فڕۆکەیەکی جەنگی بەهێزە و توانای جۆرە خولگە و ئاراستەی هەیە لەگەڵ هێزی سەحرایی بۆ مناوەڕی سەربازی بە جۆرێک کە خێراییەکەی دوهێندەی خێرایی دەنگە بەهۆی بەشداریکردنی لە چەندین جەنگدا ئەوەی سەلماندووە کە فڕۆکەیەکی سەرکەوت و جەرگ بڕە هەمیشە پارسەنگی هێزیەک لای دەکاتەوە لە جەنگی ئاسمانی و هێرشی زەمینی توانای پێکانی ئامانجەکەی بەوردی و لە بەرزایی 15 کیلۆمەتر هەیە لەگەڵ توانای بەرگریکردن لە خۆی 5 کۆمپانیای دەوڵەتانی حلفی ناتۆ خەریکی دروستکردنی ئەم جۆرە فڕۆکەیەن لەوانە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە کۆمپانیای داینامێکسی ئەمریکی دروستی دەکات بولگاریا، دەنیمارک، نەرویج، هۆڵندا، پورتوگال توانە سەحراویەکانی F16 توانای هەیە لە نێوجەنگدا لە ئاسمان بوەستێ و ئامانجەکەی بردومان بکە و بگەڕێتەوە شوێنی دەرچوونی لە کاتی دیاریکراوی خۆیدا ئاشکراکردنی مۆڵگە و بارەگا شاراوەکانی دوژمن بەڕادار بردومانکردنی ئامان زۆر بەوردی و بە خێرایی 860 کیلۆمەتر یەکێک لە خاڵەکانی تری ئەم فڕۆکەیە توانای هەڵگرتنی 6 موشەکەی ساندۆیندەر جوجوی هەیە لەگەڵ 2200 ڕەتەڵقون بەلا لە هەموو کەش و هەوا و بارودۆخێکدا توانای فڕینی هەیە توانە هونەریەکانی فڕۆکەی F16 بە شێوازەیەکی سەرنجڕاکێش و سەربازیانە تاکتیکی جەنگەکەی جێبەجێ دەکات لەگەڵ ئەوەشدا توانای هەڵگرتنی چەکینەوەی هەیە تانکی سوتەمەنیەکەی توانای هەڵگرتنی 450 گاڵۆنی هەیە لەگەڵ ئەوەشدا لە کاتی پێویست لە ئاسماندا توانای وەرگرتنی سوتەمەنیشی هەیە نەخشەیەکی ئەلکترۆنی ڕەنگاوڕەنگی هەیە لەگەڵ ئامێری تۆمارکردنی ڤیدیۆ هەروەها چەندین ڕادار و شەپۆڵی لێزەری بۆ دیاریکردنی شوێن و دووریەکەی هەیە توانای بینینی بەهۆی تیشکی ژێر سوورەوەیە و لەگەڵ ئامێری کەشفکردنی شەپۆڵی ڕادیۆیی و تەشویش خستنە سەری چەند زانیاریەکی گشتی لەسەر فڕۆکەی F16 درێژی 4.8 مەترە بەرزی 4.8 مەترە دووری نێوان باڵەکانی 9.8 مەترە بەرزترین خاڵی بەرزی کە پێی دەگات 15 کیلۆمەترە کێشی 16875 کیلۆگرامە زۆری موشەکەکانی سپارۆ سکایکلس جوجو مافرێک نرخی ئەم فڕۆکەیە بە نزیکەی 90 ملیۆن دۆلارە